لە جەنگاوەرێکی دژی سوپای عراقەوە لە سەردەمی ڕژێمی پێشودا بۆ بەندکراوێکی ژێردەستی ئەمریکیەکان لە دوای ڕوخانی ڕژێم و ئێستاش وەزیری ناوخۆی عراق. قاسم العەرەجی کەسایەتیەکی جێمشت و مڕ و دژوەیەک لەلایەکەوە ئەمریکا بە گەورەترین نەهریمەن ناو دەبات و لەلایەکی تریشەوە بەرگری لێ دەکات و هاوکار و هاوپەیمانێتی. عەرەجی لەدایک بووی مانگی ئازاری ساڵی 1964 لە شاری کوتی سەر بە پارێزگای واست بە پێوشیان نامەی خۆی پێشکەشی پەرلەمانی عراقی کردووە. ساڵی 1984 خوێندنی ئامادەی تەواو کردووە و ساڵی 1986 ڕووی کردوتە ئێران و پەیوەندی بە فەیلەقی بەدرەوە کردووە. بەڵام هەندێک سەرچاوە باز لەوە دەکەن کە عەرەجی 16 ساڵ سەربازی عراق بووە و لە محوەری پێنجون لەلایەن ئێرانەوە بەدیل گیراوە و لە سەربازگەی کەهریزەک بند بووە. لە جەنگی عراق و ئێراندا حکومەتی ئێران هەڵبژاردنێکی دەخستە بەردەم دی لە عێراقیەکان. ئەگەر بەهاتایە و خۆیان لە ڕژێمی بەعەز بێبەری بکردایە و وەلایان بۆ ئێران ڕابگەیەندایە ئەوە لە بەندیخانە دەردەهێنران و بە تۆبەکاران ناویان دەبردن. ئەو تۆبەکارانە لە چەند گروپێکی چەکداریدا بە تایبەتی لە فەیلەقی بەدردا کە دژی سوپای عراق دەجەنگان کۆ دەکرانەوە. بە پەیوەندێک سەرچاوە عەرەجی یەکێک بۆ لەو تۆبەکارانە. لە ماوەی مانەوەیدا لە ئێران بەدەر لە بەشداریکردنی لە چالاکیە سەربازی و هەواڵگریەکاندا لە دژی ڕژێمی بەعەس بڕوانامەی بەکالۆریۆسی لە بازرگانی و سەربازی و زانستەی ئیسلامیەکاندا بەدەست هێناوە. دوای ڕوخانی ڕژێمی بەعەس ڕۆژی 11 چواری 2003 عەرەجی لە ڕێگەی سلێمانیەوە چۆتە بەغدا، بەڵام دوای 3 ڕۆژ لەلایەن ئەمریکیەکانەوە بە تۆمەتی سەرکردایەتیکردنی گروپی چەکداری بۆ نزیکەی 3 مانگ دەست بەسەر کرا و دواتر بەهۆی نەبوونی بەڵگەی پێویستەوە ئازاد کرا. ساڵی 2004 عەرەجی بۆ سەرۆکی لیژنەی ئاسایش و بەرگری ئەنجومەنی پارێزگای واست لە هەڵبژاردنەکانی ساڵی 2005دا خۆی کاندید کرد و دووبارە هەمان پۆستی بەدەست هێنایەوە. ڕۆژی 7 2007 بۆ جاری دووەمە عەرەجی لەلایەن ئەمریکیەکانەوە دەست بەسەر کرایەوە لە بەڵگەنامەیەکی باڵیۆزخانەی ئەمریکادا لە بەغدا بە بەرواری 19 2007 کە ویکیلیکس بڵاوی کردوتەوە هاتووە هێزە ئەمریکیەکان زانیارێکی باشیان لە چەند سەرچاوەیەکەوە بەدەست گەیشتووە کە عەرەجی لە قاچاقچێتیکردن و دابەشکردنی ئەو تەقەمەنیانەوە تێوەگلاوە کە بۆ بە ئامانجگرتنی هێزە ئەمریکیەکان بەکارهێنراون. گومانیش هەیە لە شانەی تیرۆرکردنی کەسایەتیەکاندا بەشدار بوو بێت. بەهۆی ئەو تۆمەتانەوە عەرەجی بۆ ماوەی 23 مانگ لە بەندیخانەی بووکا زیندانی کرا، بەڵام دووبارە بەهۆی نەبوونی بەڵگەی پێویستەوە ئازاد کرایەوە. لە هەڵبژاردنەکانی ساڵی 2010دا عەرەجی بۆ ئەندامی پەرلەمان و ساڵی 2014 دووبارە هەڵبژێردرایەوە و بۆ سەرۆکی فراکسیۆنی بەدر. دوایەوەی ساڵی پار محەممەد غەبانی وەزیری ناوخۆی عراق لەلایەن پەرلەمانەوە لەسەر کار لابرا. لە سەرەتای ئەم ساڵدا عەرەجی کرایە وەزیری ناوخۆ. أقسم بالله العلي العظيم أن أؤدي مهماتي ومسؤولياتي. قاسم عەرەجی بە یەکێک لە نزیکترین کەسایەتیەکاندا دەنرێت لە ئێرانەوە، بە تایبەتیش لە قاسم سولەیمانی فەرماندەی سوپای قودسەوە. ساڵی پار لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ کەناڵی سۆمەریە داوای کرد پەیکەرێک بۆ سولەیمانی دروست بکرێت. نحن نؤمن إذا أمريكا ترضى عنا فأكو مشكلة في عملنا وفي لابد عيد حساباتنا. ئەوەی مای سەرنجە هەڵوێستەکانی ئەم کەسایەتیە بەرامبەر ئەمریکا لەم چاوپێکەوتنەدا دەڵێت کە بڕوایان وایە ئەگەر ئەمریکا لیان ڕازی بێت کەواتە کێشەیەک لە کارکردنیاندا هەیە و دەژڵێت وەک گەورەترین ئەهریمەن لە ئەمریکا دەڕوانێت، ئەو ناوەی کە پێشتر خومەینی لە ئەمریکای نابوو. ننظر إلى أمريكا أنها شيطان أكبر. بەڵام دوای بردومانەکی مانگی سەی فڕۆکەکانی ئەمریکا لە مووسڵ کە زیاد لە 100 مەدەنی تێدا کوژران، عەرەجی لە ناو پەرلەمانی عێراقدا بەرگری لە ئەمریکا کرد و لە دواهەمین چاوپێکەوتنیشیدا ڕایگەیاند کە بە هەموو شێوەیەک هاوکار و هاوپەیمانی ئەمریکایە لە جەنگی دژی داعشدا. وأسهر على سلامة أرضه نامۆ سەربەست NRT.